کێ جێگەیەک چاک دەکاتەوە کە بزانێتی دانا حەسێتەوە؟ ئێمە میلەتێکی گەڕۆژین، هەر جارە لایەک گێرشمان دەکاتە سەر. بۆیە بمان بوورە گەر خانووەکەمان وەک پێویست گەورە نەبێت و سەقفی بەرز نەبێت. ئەمە دەقی ئەو قسانەیە کە دوو میری کورد، مەحموود پاشا و محەممەد ئاغا بۆ گەڕیدەی کوردناس و مێژوونووسی بەریتانی جەیمس ڕیچ کردیان. لە کتێبەکەی مستەر ڕیچ باس کراوە کە مێژووی باسەکە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1820 کاتێک مستەر ڕیچ سەردانیان دەکات و بە چاو ئاماژە دەکات بۆ بچووکی ماڵەکە. ئەمە بیرکردنەوەی فەرمانڕەوا و کاربەدەستانی کورد بۆ لە ڕابردووەوە تا ئەمڕۆ کە هەمیشە ئامادە بوون بۆ جێهێشتنی میلەت و خاکی باوانیان. هەر بۆیە زیاتر گەڕۆک بوون و گوێیان نەداوە بە بنیادنانی قەڵا و شوراکانی وڵات، بەڵکو زیاتر بیریان لە جێهێشتنی نیشتیمان کردوتەوە. گەر بگەڕینەوە بۆ قۆناغە سەرەتاییەکان و بیرروڕای مێژوونووسانی کورد، ئەوە دەردەکەوێت کە کورد نەتەوەیەکی ڕەسەنە لە خۆرهەڵاتی ناوەڕاست و دەوڵەتی ماد یەکەم ئەزمموی خۆبەڕێوبەری کورد بووە وەک کیانێکی سەربەخۆ. بەڵام مێژوونووسانی کوردیش نکۆڵیان لەو ڕاستیە نەکردووە کە فاکتەری سەرەکی و بەهێزی ڕوخانی ماد هۆکارە سەرەکیە بەردەوامەکەی سەرکردەکانی کووردە کە بریتیە لە خۆخۆری و سڕینەوە و نەفیکردنی یەکتر. ئەمین زەکی بەک هۆکاری تێکشکانی بزەوتە کوردیەکان دەگەڕێنێتەوە بۆ نیفاق، حەسادەت، ڕقەبەری، غەرەس. دەجێڕنەوە کاتێک عوسمانیەکان هاتوونەتە ئەو ناوچەی کە ئەو ساپەی دەگوترا کوردستان، سەرەتا ویستویانە والیەکی خۆیان دابنێن تا ببێتە فەرمانڕەوەی ناوچەکە. بەڵام کوردەکان زۆر دژی ئەم بڕیاری دەوڵەتی عوسمانی بوو، ڕێیان نەداوە کە ئەوان والی دابنێن. دواتر ئەم هەواڵە دەڕوات بۆ سوڵتان و پێشنیاز دەکرێت کە سوڵتان سوپای زیاتر بنێرێت و بە شەڕ والیەکە بچەسپێن. ئەو کات یەکێک لە ڕاوێژکارەکانی سوڵتان ڕایەکی جیاوازی دەبێت و بە سوڵتان دەڵێت گەورە من کوردەکان دەناسم، پێویست بە شەڕ ناکات لەگەڵیان، چونکە لە شەڕدا دڕ و یاخین، بەڵکو باشتر وایە کە پێشنیاز بکەیت کە لە ناو خۆیان کەسێک بکەنەوانی، چونکە کوردەکان کۆمەڵە هۆز و تیری جیاوازن و زۆر ناکۆکن لە ناو خۆیان، دڵنیا بە هیچ کات ڕێک ناکەون لەسەر کەسێک لە خۆیان. سوڵتان بە پێشنیازەکە ڕازی دەبێت. سەرەتا کوردەکان پێیان خۆشن، بەڵام دواتر کە دێتە سەر ئەوەی کەسێک هەڵبژێرن ئەوان ڕێک ناکەون لە نێو خۆیاندا و پاش تێپەڕبوونی چەندین مانگ دەبێتە ئاژاوە و شەڕ و ناکۆکی لە نێوانیاندا. بۆیە دەگەڕێنەوە بۆ لای نوێنەرەکەی سوڵتان و پێی دەڵێن کە ئەوان نەیانتوانی ڕێک بکەون لەسەر کوردێک تا ببێتە والی ناوچەکە. بۆیە پێشنیازیان کرد کە دەوڵەتی عوسمانی کەسێکی دەرەوەی خۆیان بکاتە والی ئەوان، چونکە هەمویان لەسەر بێگانەکە کۆکن. هەروەها هاوسەری مێجەرسن حاکمی سەربازی بەریتانیا لە سلێمانی لە بیرەوەریە تەواو نەکراوەکانیدا دەڵێت کوردەکان میلەتێکی سەیرن، ئامادەی سازشکردنن بۆ نەیارەکانیان، بەڵام لە ئاز یەکتردا بێ ئەنداز لوتبەرز و لە خۆبایی. ئەمە لە شۆڕشی نوێژدا تەواو ڕنگدانەوەی هەبوو بە سەردۆخی سیاسی، چ لە شاخ و چ لە شە. ئەو کتوی حیزب و هێزە کوردیەکان سەختترین شەڕیان دژبەیەک دەکرد، بەڵام گەورەترین سازشیان بۆ دوژمن و بێگانە و وڵاتانی دراوسێ دەکرد. سوپای وڵاتانیان دەهێنا بۆ کوشتنی برا کوردەکانی، هەروەک چۆن هاوسەری مێجەرسن پێش 80 ساڵ باسی کردو. ئێستا و دوای سەدان ساڵ ناوی عەشیرەت و ناوچەگەری بە کۆی کایەکانەوە بوونی هەیە و وەتەشانازیەکی گەورە لەبری ناوی نیشتیمان و کارکردن بۆ خاڵی هاوبەشی نێوان میلەتێک. تەنانەت دوای 28 ساڵ لە حکومڕانی کوردیش هێشتا حکوومەت و پەرلەمان لەناو هەمان ئەو باڵەخانانەدان کە پێش ڕاپەڕین حکوومەتی بەعز دروستی کردوون و تا ئێستاش دەسەڵاتەکانی هەرێم بینایەکی تایبەت بە خۆیان دروست نەکردووە. بەڵام لەبری ئەمە سەرکردە کوردیەکان لە ئێستادا گەورەترین و جوانترین و گرانترین باڵەخانەیان هەیە لە ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی دیکە کە پێدەچێت هاوشێوەی 200 ساڵ پێش ئێستا ئەم سەرکردانە کوردستان بە ماڵی خۆیان نەزانون، کوردیش بە میلەتی خۆیان نەزانن، بۆیە هێشتا بیر لە گەڕۆکی و جێهێشتنی کوردستان دەکەنەوە. پرسیارەکە ئەوەیە کە ئایا کەی کورد بیر لە بنیادنانی شورا و قەڵای گەورە و پرۆژەی استراتیجی دەکاتەوە لەبری ئەو پەندە کوردیەی کە دەڵێت ئەو نانە ئەمڕۆ لە خوانە. هەروەها کەی بیر لە کاتی پێکەوەیی و پشتگیریکردنی یەکتر دەکاتەوە لەبری ئەو پەندە کوردیەی کە دەڵێت ئۆخەی هەر کەس بۆ خۆی.